بەڵە خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین بێگومان تەکنەلۆژیا لێرە و لەوێ قسەی زۆر لەسەرەکرێ باس لەواکرێت تەکنەلۆژیا بەشێک لە گەنجان و کۆمەڵگەی بەرەو تەدمیر و وێران بوون بردووە ئەمە تەواو ڕاستە تەواو دقیقە لە بەرەوەی خراپ کەڵکی لێوەرەژیرە خراپ بەکارهێنرێ بەڵام لە ناوەندە زانستی و ئەکادیمی و کارگەڕیەکاندا بێگومان تەکنەلۆژیا دەتوانرێت سوودی گەورەی لێ ببینرێت بۆی کە بەکارهێنەرەکەی چۆن سوودی لێوەرگێت چۆن سێرچکا لەو بوار و بابەتە زانستیانی کە خۆی دەوێت ئێمە ئەمڕۆ باس لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە بواری کارگەڕی و هەروەها ڕێنمایی و توێژینەوەی کشتتوکەڵدا دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارا عەبدوڕەحمان مامۆستای زانکۆ کە بەسواسەوە لە ستۆدیۆ میوانمانە جەنابی پرۆفیسۆر بەخێر بێت. سپاس بۆ میوانداریە سپاسی بەڕێستانەکەین بەخێر بێخوا. ئەگەر باسێک لە تەکنەلۆژیا و ناوەندە ئەکادیمیەکان بکەین ینی بەڕاست تەکنەلۆژیا سوودێکی گەیاندووە بە ناوەندە ئەکادیمیەکان یان ئێستا ناوەندە ئەکادیمیەکان لە بوون و حزۆری تەکنۆلۆژیایە لە چاو 15-20 ساڵ پێش ئێستاە وەکو یەکوانیان فەرقێکی جیاوازی کردووە. بەنسبەت ناوەندەکان وەکو زانکۆ و پەیمانگاکان یاوەکو بەتایبەتی کرد پەروەردە بەتایبەتی کەرتی تایبەت هاندەرێک بووە کە بتوانێت ئەو تەکنۆلۆژیانە بێنێت ناو ئەو بوارانەوە بەتایبەتی و هەروەها زانکۆکان لە دوای کۆرۆناوە کە نەخۆشی ئەو شتە هەبوو لە ساڵی لە 20ەوە کۆرۆنای کۆڤید 19 لەو کاتەوە بە دواوە گرنگی پێویستەکەەوە لێ کرد کە خەڵک دا ببڕێ هەمووی بچووە ماڵەوە یعنی بۆ خۆی ئەوەی کە شۆڕشێکی وا پێیابێت ینی هەوڵێ بن کۆمەڵێک بەدیلێکی خوێندن لە ئۆنلاین یان لە ڕێی نەکانەوە بتوانێت ئەوانە بخرێتە ناو سیستەمی خوێندن و زانکۆ. کەواتە شۆڕشێکی بەرپا کردووە تەکنەلۆژیاوە نیە؟ بەڵێ بەڵێ ینی کار ئاسانیشی کردو بۆ ناوەندە ئەکادیمیەکان زۆر ینی هەموو بوارەکانە چۆتە ناو هینەوە بەڕاست بە زۆری یەکێک لەوانە تەکنۆلۆژیای زیرەک هۆکارێک بووە کە مۆبایل بێ بۆن منە لە دەستی مناڵێکی سەرەتایی کە لە خوێندنەوەیە هەتا ئەگاتە زانکۆ تەواوکات ئەمە هۆکارێک ئەبێ کە بتوانێت سێرجەکات بتوانێت زانیاری داتای لێ دەستکە. زۆر باشە ئەو تەکنۆلۆژیانەی کە لە بابەتی ئەکادیمیدا بەکاردێنرێت بە تایبەتی کارگەڕی و کشتتوکاڵیدا جیاوازیەکەیان چییەوە جۆرەکانی چی؟ ئێمە بێ بزانین جارێ بیدایەت تەکنۆلۆژیا چییە؟ تەکنۆلۆژیا واتە هونەرێکی بەزانستکرا واتە شتێک داهێنرا و بەرهەمێکی زانستیە کە خراوەتە بواری جێبەجێکردنەوە واتە ئەو تەکنۆلۆژیانە ئێمە لای لە بواری زانستی لە زانکۆ و شوێنەکانە پۆڵێن ئەکرێت هەر بەشان بە پێی شوێنی خۆی دائەنرێت لە پۆڵێنکردنەکان ئێمە تەکنۆلۆژیامان هەیە لە بواری پزیشکیا بەکارێنرێت یعنی ئەو کۆلیژ و زانکۆ و شوێنە پزیشکانە بەکارێنن کە لە بواری ئیتر بە هەموو ئامرازەکان و بە هەموو ئەدەواتەکان و بە هەموو پرۆگرامەکان و ئەپلیکیشنەکانیەوە هەروەها هەمانە لە پەیوەندیەکانە بەکارێنین جۆرێش کەمان هەیە لە ڕیکلام و لە میدیا و سۆشال میدیای بەکارێنین کە ئەمە تەوەرەکانە و ئەوەی کە ئێمە بە زۆری بەکارێنین تەکنۆلۆژیای فێرکاریە ئیژکێشنەڵیە کە ئەو تەکنۆلۆژیانە ئێمە زۆربەی زۆری بۆ لە بەرنامەکانی داتا شۆ مایکرۆسۆفت و پرۆگرامەکان و ئەم شتانە کە هەمووی ئەپلیکیشن و شتی تایبەتی هەیە ئێمە لەو بوارانە ئەتوانین بچینە ناو سوود لەو جۆرە تەکنۆلۆژیای وەرگری. باش کاکتۆر جارانەگە قوتابیەک هاتەنات مامۆستایەکیش لە زانکۆ بیویستایە مەنیوانێک ئامادەکە بۆ قوتابیەکان یا قوتابێک بیویستایە توێژینەوەیەک ئامادەکە بۆ مامۆستاکە یا لەسەر بابەتێک بۆ کۆلێژەکەی دەبواە کۆمەڵێک مەکتەبە و کتێبخانە بگەڕایە و کۆمەڵک کتێبی بهێنایە بەڵام ئێستا دەتوانێت لە ڕێگەی ئەو ئامرە زیرەکی لە بەردەستیەتی لە ڕێی تەکنەلۆژیاوە لە ڕێی ئینتەرنێتەوە بەحث بکە هەچی ئەوێتە بەردەستی تا چەند ئەمە کار ئاسانی کردووە هەم بۆ مامۆستا هەم بۆ قوتابی. بەڵێ وەکو تەکنۆلۆژیا ئێمە دوو جۆرە تەکنۆلۆژیاک هەیە وەکو وەسیلە و ئامرازیان بەکارێنین و تەکنۆلۆژیای زیرەک هەیە طبعاً ئێستەوەی کە تەکنۆلۆژیای زیرەک ئێمە باسیەکەین واتە خۆی بەڕێوە بە واتە ئەپلیکیشنێکە وەکو ڕۆبۆتێک وایە ئێمە خۆی بەڕێوە بە هەر شتێکی بیت تێ زانیاریت پێبەخشێ کەواتە ئێمە ئەبێ بزانین ئایا
ئەو داتا و زانیاریانەی کە ئەمانەوێت ئێمە داخلی کەنیان وەریگرین ئایا بە چ جۆرێک چ جۆرە ئەپلیکیشنێک چ جۆرە شتێک هەیە بەکاری بێنین لەگەڵا کە گرنگترین شت ئەو بنەمای ینی سەرەکی ترین شت کە پێداویستیە بریتێ لە وایفای و نێتوەرکەکان ینی ئەگەر ئەوە نەبێ ئێمە ناتوانین هیچ جۆرە تەکنۆلۆژیایەکی زیرەک بەکاربێنین و تەکنۆلۆژیا زیرەکانیش خۆ جاریش کەش یان وەک چۆن لە تەکنۆلۆژیا بەگشتی پۆڵێن کرا لە بواری پزیشکی و کۆمونیکیشن و میدیا ئەو شتانەوە تەکنۆلۆژیای زیرەکانیش هەر پۆڵێ نەکرێن هەیەنە بڵێن هەستیاریە پێویستی بەوەی ئیلا بە نێتوەرک نەبێ ئیش ناکە وەکو عەقڵی ئۆتۆمبیلەکان و سیارە ئەمانە هەمووی بۆرمەج کراوە ئیلا ئەبێ بە نێت و بین کراوە هەشیانە پێویستی بەوە نییە لە ڕێی تاقە شەمسیە و لە ڕێی وزەی خۆرەوە لە ڕێی شتەکانەوە ئەتوانێت بەکاربێنێ کاتە بە کۆی گشتی ئەگەر یەکێک بێ سوودی لێ ببینێت لە بەردەسایە زۆر ئاسانترە بەس هەرەوەنە پێویستی بەوەیە کە خولێک یان زانیاریەشی هەبێت چۆن بتوانێت ئەکاونتێکی هەبێت چکم بنەمای سەرەکی بەکارهێنانی ئەو ئەپلیکیشنانە یان ئەو شتانەی کە بەکارهێنێت بۆ وەرگرتنی زانیاری بە تایبەتی وەک ChatGPT و چەندین ئێمە ئینی کەمان هەیە ئایەکان ئارتیفیشەل ئینتلیجنەکان و ئەمانەمان هەیە ئەمانە یان چەند وەبسایتەکە ئەتوانی بچیت سێرچکەیت شتەکانت باتێ لەسەر ئەو بنەمایە تۆ هەچ شتێکت بێت لە باری بەکارهێنانە دەسەکەوێت. زۆر باشە کاکتەرە ئەو ئەپلیکیشنانەی کە لە بواری کارگێڕی و کشت و کاڵیدا دەکرێت بەکاربێنرێت و سوودی لێ ببیندرێت چی؟ بەڵێ ئەوەی کە ئێمە زۆر پشتی پێبەستین ئەتوانین لە گوگڵا بەکاری بێنین وێبسایتێکمانەیە کە گلوم بەکارێنین وەبسایتیشکە هەیە کە ئەتوانیت تۆ لە لایبرەری هەیە کە هەموو زیرەکەکانی تایە ینی ڤیو لایبرەری سەرجێکی بۆکەی کە لە ناویە هەچ ئەپلیکیشنێک هەیە کە لەو بواری بە تایبەتی کشتتوکاڵەیە بەکاربێنێت با تایبەتی ئێمە کە بواری کارژێڕی کە ئەتوانین ئێمە چی شتێک لە بواری کارژێڕە سوودی لێبین ئەوەی کە گرنگە لە بواری ئەمە یەکەمان ئامادەکردنی راپۆرتەکانە ینی ئەوە زۆر گرنگە دووەمیان ئێشی کاریکردنی و داتا و ئەو ئەپلیکیشن جاری وا هەیە ئیشێکی تێست و مختبەراتمان هەیە لە ڕێ و ئامێرە زیرەکانەوە ئەتوانین بەس بە مۆبایلەکان سکانی ئەپلیکیشنەکان بەسەر ڕۆکەکە بیهێنی بتوانیت کە تۆ ئەو شتت باتێ هۆکاری نەخۆشەکە چیە و زانیاری باتێ و بە شێوازێکی ئەم ئێنا هەروەها لە ڕێی جاریشکە و ئەتوانی تۆ لە بواری بڵێن کە بەرنامەی تایبەتی کە ئێمە هەچ کەسێک زۆری ئێستا خوێندکاران فێر بوون گۆگڵ بەکارێن گوگڵەکە زۆر شتت نایەتێت یانێ بێ ئیلا تۆ بۆیە ئێستا باشتر وایە لە هەموو ئێستا لە ئەمریکا ئەوروپا ئەمانە هەر هەمووی هاتوون بەدیلەکانیان بەکارهێناوە و تەکنۆلۆژیای سمارتیان بەکارهێناوە لەوانەش کە چۆن ئەڵێت ChatGPT کە ئەتوانێت لە هەموو بوارەکانی گەڕان بە شوێن بارودۆخ و کەش و هەوای کشتتوکاڵەکان چارەسەری نەخۆشی کشتتوکاڵەکان و هەر شتێکی کە هەر کێشەیەک هەر شتێک بە فکری توێژەرا بێت یان بە فکری ئەو کەسە بێت کە کارەکە لە بواری کارژێڕێ ئامادە ئەکرێت لەو بواری خۆیان. باش کاک دکتۆر تا چەند لە هەرێمی کوردستان ئەم تەکنەلۆژیایە لەسەر ئەرزی واقع بۆ بابەتی کارگێڕی و کشتتوکاڵی و ینی سوودی لێبیندا و لە ناوەندە ئەکادیمیەکانی خۆمانە؟ ڕاستەکەی ئەمە شتێکی خۆی هەر خۆی تازێ لە دایکبوونێکی تازێ ئەم تەکنۆلۆژیا زیرەکانە کە هاتوۆتە ناو ئێمەوە ینی لە ساڵی 22 و ئاماژەم پێەیە کە خاوەنی شەریکەی ئۆپن کە هات لێرە وتی ئەڵماس وتی ئەمە سان ئەڵماس وتی ئەبێ پێویستە کات شۆڕشێک هەبێ وەکو چۆن بێگەرسیش ئاماژیت بێە وتی ئەبێ شتێک هەبێت ینی بەدیلی ئەوە بێت کە کەسەکان لە هێزی کارە ئەگەر کار نەکەن بەدیلەشی ئەوە هەبێ ئەمان ئەم ئیشەی ئەوان بکەن ینی جاری وا هەیە ئەو تەکنۆلۆژیان جا بەنسبەت ئەوەی کە لە هەرێمی کوردستان و لەناو زانکۆ و ئەکادیمیەکانە ئێستا ئێمە بەنسبەت زانکۆوە ینی زۆربەی زۆری شتەکانمە هەموو بۆ بە سیستەمەتیک هەتا لە بواری کارژێڕیا شتەکانمە هەمووی بە PDF ئۆنلاین و لە ڕێی ئیمێلات و جیمێل و شتی خۆی هەمووی ینی شێوازێک کراوە کە
حتا داتاکانیان ریفۆرم کراوەتەوە بەو شێوازانە بەڵام بە شێوەیەکی سنووردار یعنی جارێ لەبەرەوەی پێویستی بە خولی ڕاهێنان هەیە پێویستی بە کەسی ئاکادمی هەیە پێویستی بەوەی هەیە کە ئەو جۆرە تەکنۆلۆژیا ئەو ئەپلیکیشنانە ئایا هەمووشی بە فری نییە بە پارەیە تەبان پێویستی بەشتە کەواتە ئەمانە پێویستی هەم بە بوجەیە پێویستی بە کەسی شارەزای لەو بوارەیە و تا ئاشنا بکرێت و بێتە خوارەوە بۆ ئەو کەسانەی کە بەکاریێن باشەوکە ئەماژت بە لە بواری کارگەریات چات GPT بەکاردێنێت ئایا لە بواری کوشت و کاڵیدا چه ئەپلیکیشنێک یاخود بەرنامەیەک کە خوێندکاران لە ئەکادیمیەکاندا سوودی لێ دەبین بەکاری دێنن بەڵێ ئەزانین چۆنە ئێمە ئەبێ بزانین لە هەموو شتێکە ئەو کەسە خۆی لەسەر ئەو وەستاوە ئایا داوای چی لەو سێرجەراکە لەو سێرڤەراکە بزانە ئەو خزمەتگوزارەی چی ئەوێت تا دەسیکەوێت ئەگە بتێ لە هەچ بوارێکە کە ئاماژەی پێبێ هەر ئەتوانی یەکێک لەو ئەپلیکیشنانە کە گلوم بێ یاوەکو چات GPT بێ یا هەر AI بێ یان هەچی نەشیکە بێ کە بەکارێنێت ئەتوانی تۆ ئەو شتەی خۆتی تا ڕیکۆردکە بینوسیت بۆ یەکسەر جواب بداتەوە بە ریپۆرتێک ئاماژە بە چی شێوازێک تۆ ئەتەوێت بیکەیت ئەگەر بۆ منە بتەوێت ئیشێکمان ئامادە بێت لەسەر ئەوەی کە پرزنتێشنێک بکەین شتێک پێشکەش بکەین بە پاوەرپۆینتێک هەر لە ڕێی بەرنامەی پۆڵێک وێبێک هەیە کە تەنها بەس ئەوەنە تۆپیکی شتە بابەتەکەی خۆتی تێ یەکسەر بە پاوەرپۆینتەکە ئامادەکراویەتە بەردەمە سلایت شۆکان و هەموو ئەنیمێشن و دیکۆر شتەکان دێتێ و ئەتوانی هەر ئەوە بەکاربێنی بۆ ئەو خولەی ڕاهێنانە یان ئەتوانی ئەو بەکاربێنی بۆ ئەو بوارەی کە خۆت دەتێ باش ئەمە لە ڕووی مرۆیی لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی تەنانەت داراییەوە چه سوودێکی هەیە وە نەبوونی چ زیانێکی هەیە ڕاستەکەی ئەگەر لە ڕووی داراییەوە هینکەی ئێسا بۆ بە سەرچاوەیەکی دارایی بۆ وڵاتان بۆ کۆمەڵێک کەسی بازرگان کە ئەتوانێت یعنی ئەمە بکرێت یعنی ئێستا سەردەمی ئەوە نەماوە دانیشن کۆمەڵێک کەس کارگەیەک دانێن کارگەیەکی پیشسازی بکەنەوە هاتوون کارگەیەکی پێشسازی دروستکردنی پرۆگرام سازی و ئەپلیکیشنەکانی داناوە هەر خۆی لە ماڵەوە یان لەو شوێنە بەپێی پینی خۆی هاتووە ئێمە هینمانەیە بەرامجی تایبەتمانەیە کە ئەو ئەپلیکیشنانان دروست دەکات یعنی ئەتوانێت بۆ بازرگانی بەکاربێنێت دووەم داهاتێکی باشی ئەبێت بۆ ئەو بوارەی کە ئەیانەوێت ئەی زەرەرەکانی لە ڕووی ئێمە یینە سەر با باشەکانی زۆر بەڕاستی باشی هەیە ئەمە لە باشەکانی ئەوەیە یەکەم هەموو کاتێک بەردەستە یعنی تۆ نیوە شەو بێ ڕەش کاتێک کە ئەتوانی ئەو ئیشەی خۆت بێ بەدەستە لە شوێنێک بێ دەست نەگاتە ئەو جێە باران بێ لافاو بێکار یعنی دوورەبی لەو کارەسات و لەو شتانی کە ئەمانە دووەمیشان ئەوەی کە باشەکەی ئەوەیە کە ئاشنا دەکات یان هیچ نەبێت لەگەڵ ئاست و هزری خۆتا شتەکانی ئەگەر لە سایە سەد پێنەڵێ لە سایە 50 لە سایە 80 نزیژێکاتەوە لە شتەکانی خۆت یعنی بۆی جاریشکەتەوە داهێنان لە مێشی خۆتا بکەیت ئەو داتایانەی کە لەو وەرگتۆ جاریشکەش لێ بکۆڵیتەوە داتای تازە یعنی خەزن کە لای خۆت و بتوانی بەکاری بێنی خراپیەکانی زۆربەی زۆری ڕاستە خراپیەکانی یەکێک لەوانە لایەنی لە بەتایبەتی لە سمارت یەکێک لەوانە لایەنی ئەخلاقی پێوترێت کە مۆڕەڵیە یعنی واتە چوونە ناو CV کەسەکانەوە و هەروەها بەکارهێنانی وێنەکانی کەسەکان بۆ ڤی و ئەنیمێشن و بە شێوازشکە کارکتەری تۆ ئەبینیت هەمان تۆی لە کەناڵەکانەوە کە قساکەیت تۆنیت بەڵام هاتووە بە بەرنامەی مایکرۆسۆفتی ستودیو یان مایکرۆسۆفتەکانی لە هەموو بوارەکانی کە تەکنۆلۆژیای زیرەک کارەکە لە ڕسمەوە لە باری هونەرەوە لە باری ئەنیمێشنەوە هەتا ئێسەوای لە هاتووە بە ڤۆیسێکی خۆت یان بە نووسینێکی ڕیکۆردی خۆت نووسینەکە هەڵەگرێت و ئەیکاتەوە بە شێوەیە کەسەکە بۆ دۆزێتەوە شکلێکە بۆ دروستەکات و ئاماژەی پێکات کە ئەمە یەشێک لە خراپیەکانێتی کە کێشەی دادگای تێکەوێ محکەمەی تێکەوێ جاری وایە کەسەکە بزنسمانە جاری شێوایە کەسەکە کەسێکی بەرپرسی باڵایە کەواتە ئەوەی کە یەکێکە لە ڕووی ئەخلاقیەکەوە دووەمیشان لە هەمووی خراپتر هێزی کار کەم ئەکاتەوە
یعنی تۆ ئەگەر ئەم ستافە یا ستافێک دێ لە کەناڵێکە ئەگەر 100 کەس بێ لەوە چێ بە 3 کەسی ئاکادیمی پرۆفیشنال بەڕێوە بچێ هەموو ئیشەکان خۆی ئەو کاتە ئەبێت بە تەکنۆلۆژیایەکی زیرەک لەو کاتەیە کێشەیەش کە دروستەکە ئەی ئەم کەسانە بۆ شۆ بچن چ کارێکەکەن چ بوارێکە یەکێکی کە لەوانەیە کە کێشەیەش کە دروست دەکات ئەوەیە کە ئەم تەکنۆلۆژیا زیرەکانە بەردەوام ئەبدەیتە بێتەوە تازە بێتەوە پێویستە کات بۆ منە ئەو دەستگای کڕیمە جاریشکە زەرێکی ئابووری لە منایەتەوە ئەبێ بچمەوە جاریشکە دەستگایشکە کڕم وەک ئێستا تەلەڤیزۆنی سمارتمانەیە سمارتەکان سەرەتا 3D بوو دوایەوە بوو بە تا هاتۆتە 4K کەواتە هەر ڤێژنێک کە سەرەکەوێت زەرێکە بۆ کەسێک یعنی ئەبینی هەم ماڵی هەموو کەسێک 3-4 تەلەڤیزۆنی تایە کەواتە کامیان تۆ ئێستا جاری وهەیە ئەگەر تۆ زیرەکەکە بەکاربێنی جاری وهەیە وەکوای تۆ لۆکیشنی خۆتە یابێت بە ئەو کەسانە یان ئەو دامەزراوە ئەمنی و سپای و جاسوسیانەی کە ئەتوانێت بێتە ناو ماڵەکەتەوە لە ڕێی کێبڵێکەوە یان جاری وهەیە لە ڕێی ئەو تەلەڤیزۆنە سمارتی کە تۆ بەکارێنی یا ئەو مۆبایلی کە بەکارێن زۆر باشە ئەمەشت پێدا کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا تەکنۆلۆژیەکان بەکاردەهێنرێن لە ئێستادا لە هەرمی کوردستاندا ئایا تا چەندێک خوێندکاران لە ناوەندەکانی ئەکادیمی ئاسان ئەتوانن ئەم تەکنۆلۆژیانە بەکاربهێن و ڕابێن لەگەڵیاندا ئایا پێویستیان بە ڕێنمایی یاخود فێربوون هەیە لەسەر ئەم تەکنۆلۆژیانە ئێمە وەکو بەشی خۆمان بەشی کارژێری ئەیاردی خوێندکارانمان ئێستا لەسەر ئەوە ڕاهاتوون هەل لە ڕێی مۆبایلەکانن بەبێ بتوان بەبێ پێویستی بێت لاپتۆپێ بەکاربێنێ پێمان وتون چۆن راپۆرتەکان چۆن پاوەرپۆنتێ ئامادەکەن چۆن ئەتوانن ئەو واجب و ئەرکانەی ئەو شتانی کە پێ ئەسپێرێت لە ڕێی کلاسەکانەوە چۆن ئەتوانێت ئەکتیڤیتیەکان جێبەجێگا کاروشتەکانی بکە ینی لەو بوارەیە ینی وەک وانەیەکیش کە ئێمە دەرسمانەیە وانەیەکمانەیە کە ترانسمێت تەکنۆلۆژیایە چۆن ئەتوانین ئێمە ئەو تەکنۆلۆژیان بگوازینەوە بە تایبەتی تەکنۆلۆژیا کشتتوکاڵەکان و کە چەند بوارێکی هەیە و بەچی شێوازێک چۆن بگوازرێتەوە بە شێوازێک زۆر باشە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارا عەبدوڕەحمان و مۆسای زانکۆ سوپاس بۆی کە لەم تەوەرەی لەگەڵ ماوەیمان دوومان بۆ هیوایی کە ڕۆژێک نێت تەکنۆلۆژیا وا بکە کامێرەمانەکانی ئێمە کە ئێستا موچێکی کەمیش بێوەریەگرن کامێرەکان وا بەرمەجە بکرێن هەر کاتێ من قسەم کە لەسەر من بێ و هەر کاتێ تۆ قسەت کە لەسەر ئەو بێ و خۆی بە ئارزوی خۆی هەمووی بڕۆ ئەوانش بڕۆنەوە ماڵسکۆ زەرەکەن ئەو کاتە وانە زۆر ڕاستە کۆتاش دیژەوەیە بەڕاستی مرۆڤ لە بەرنامەجەکان گەورەترە خۆی بەرنامەکانی داهێناوە داهێنەرەکان لای مرۆڤەیە کەواتە ئێمە ئەبێ مرۆڤەکان ینی پشتگوێ نەخەین و سمارت ئەم شتانی کە ناوی ئەبەن تەکنۆلۆژیا ئەمانە هەمووی شتێک بێت یعنی بۆ خزمەتی کەسەکانە وەک هاوکار ئەتوانێت بۆ داهێنان هاوکاری بێت بۆ داهێنان کەسەکان خەنە لاشن زۆر باشە زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆر دارا سوپاس بۆی کە لێرە بوویت زۆر سپاس بۆ میوانداری